ڕێکەوتنامەی سیاسی نێوان یەکێتی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان پێشکەش دەکات. فەرموو. بەڕێزان، ئامادەبوانی خۆشەویست، ئێستاش دەقی ڕێکەوتنامەی سیاسی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانتان پێڕادەگەێنین. بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕوانگەی باوەڕی تەواوە بە پێویستی ڕێخستن و پەرەپێدانی دۆستایەتی و پەیوەندیەکانیان لەسەر بنەمای ئاشتەوایی و هاوکاری و باوەڕی هەردوولا بە پێویستی بوونی استراتیجێکی نیشتیمانی بۆ دامەزراندنی حکومڕانیەکی تەندروست و دادپەروەری کۆمەڵایەتی کە یاسا تێیدا سەروەر بێت و لە ڕوانگەی باوەڕی تەواویان بەوەی کە پەرەپێدانی پەیوەندی دۆستایانەیان لە بەرژەوەندی هاوڵاتیان و پرۆسەی دیموکراسی و ئاشتی کۆمەڵایەتی و سەقامگیری و بەرژەوەندی هەبوولایە. هەردوو لا ڕێکەوتن لەسەر ئەو پرانسیپانەی کە لەم ڕێکەوتنەدا هاتوون وەک بنەمایەک بۆ ڕێخستی چوارچێوەی گشتی پەیوەندیەکانیان. بەشی یەکەم بنەمایی سەرەکی. مادەی یەکەم بڕگەی یەک هەردوو لا پابەندن بە جێبەجێکردن و پەرەپێدانی ئەم ڕێکەوتنە و پەرەپێدانی زیاتری دۆستایەتی و پەیوەندی هەمەلایەنەکان و دابینکردنی هەلومەرجی لەبار بۆ پاراستنی دەستکەوتە سیاسی و یاسایی و ئابووری و کۆمەڵایەتیەکانی گەلەکەمان و یەکڕیزی ناوماڵی کوردستان و یەکێتی و یەکپارچەی گەل و خاگەکەی. بەرگەی دوو هەردوو لا جەخت دەکەنەوە سەر ئەوەی کە ئەم ڕێکەوتنە لە پێناوی باشترکردنی گوزەرانی هاوڵاتیان و چاکترکردنی سەرچاوەکانی بژێویانە. بەرگەی سێ هەردوو لا جەخت دەکەنەوە سەر بەگژاچوونەوەی تیرۆر و تیرۆریزم لەژێر هەر ناو نیشانێکدا بێت لە ئێستا و لە داهاتوودا. بەشی دووهەم دەستور و شێوازی حکومڕانی. مادەی دووەم هەردوو لا پابەندن بە جێبەجێکردنی سیستمی دیموکراسی و بناماکانی لە فرەیی هەڵبژاردنەکان، سەروەری یاسا، دادپەروەری، مافی مرۆڤ، جیاکردنەوەی دەسەڵاتەکان، دەستا و دەستکردنی ئاشتیانەی دەسەڵات و شەفافێت. بەرگەی دوو هەردوو لا پابەندن بە پێویستی سیستمی پەرلەمانی لە کوردستان و ئەم سیستمە بە گونجاوترین سیستم بۆ ئەم خۆناغا دەزانرن کە تێیدا سەرۆکی هەرێم لەناو پەرلەمان هەڵدەبژێردرێ و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لێپرسراوی ڕاستە و خۆی دەسەڵاتی جێبەجێکردن دەبێت. مادەی سێهەم هەردوو لا پابەندن بەکارکردن بۆ هێنانەدی دەستورێکی دیموکراسی و مەدەنی کە مافی هاوڵاتیان و ئازادیە گشتیەکان و مافی پێکهاتەنەتەوەی و ئاینەکان و سەروەری یاسا و جاکردنەوەی دەسەڵاتەکان و هاوسەنگی نێوانیان و دەستا و دەستکردنی ئاشتیانەی دەسەڵات دەستەبەر دەکات. مادەی چوارەم بڕگەی یەک هەردوو لا کۆکن لەسەر چەسپاندن و پەرەپێدانی سیستمی ناناوەندی کارژێڕی لە کوردستانە بە شێوەیەک کە ئەنجومەنی پارێزگاکان دەسەڵاتی تەواوی کارژێڕی و دارایی و تەکنیکیان هەبێت بۆ ڕایکردنی کاروباری پارێزەکان، ئەمەش لە ڕێگای هەموارکردنەوەی یاسای ژمارە سێی ساڵی 2009 ئەنجومەنی پارێزەکانەوە. بەرگەی دوو هەردوو لا پابەندی و پشتیوانی خۆیان بۆ هەڵبژاردنی ئەنجومەنی قەزا و ناحەکان دەردەبرن و کار بۆ جێبەجێکردنیەکەن. مادەی پێنجەم هەردوو لا کۆکن لەسەر لابردنی لەمپەرە یاسایی و سیاسەکانی بەردەم دامەزراوە شەرعەکانی هەرێم و دەست بەکاربوونەوەی بێمەرجی پەرلەمان لەسەر بنەمای سەروەری یاسا. مادەی هەشتەم هەردوو لا کۆکن لەسەر پێویستی بە گژاچوونەوەی گەندەڵی و ئەنجامدانی چاکسازی سیاسی و یاسایی و
ئابووری و دارایی و کارژێڕی بە مەبەستی چارەسەری ڕیشەی بۆ ئەو کێشانەی کە ئەمڕۆ هەرێمی کوردستانی گرتوتەوە. ئەمەش بەویستی سیاسی ڕاستەقینە و حکومڕانیەکی باش و سەروەری یاسا و کاری دامەزراوەیی دێتە دی. مادەی حەوتەم بڕگەی یەک هەردوو لا کۆکن لەسەر گرنگی حکومڕانی دامەزراوەی لەسەر بنەمای شەراکەتی ڕاستەقینە لە نێوان لایەنە سیاسەکاندا پشتبەستوو بە ئەنجامی هەڵبژاردنە گشتەکان. بەرگەی دوو هەردوو لا پابندن بە پشتگیریکردنی ژنان و گەنجان لە پرۆسەی سیاسی و حکومڕانی لە هەرێمدا. ئەم ڕێکەوتنە هەماهەنگی هەردوو لا ئەڕەخسێنێت بۆ پشتگیریکردنی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و سەندیکاکان لەسەر جەمبوارەکاندا. مادەی هەشتم سەبارەت بە کەرتەکانی پەروەردە و خوێندنی باڵا و تەندروستی و دڵنیایی کۆمەڵایەتی و گشتکەتە خزمەت گوزاریەکانی دیکە هەردوو لا پابندن بە ئەنجامدانی چاکسازی پێویست لەو بوارەدا لە پێناوی زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان و چەسپاندنی بنەماکانی دادپەروەری کۆمەڵایەتی و یەکسانی. مادەی نۆیەم هەردوو لا جەخت دەکەنەوە لەسەر گرنگی کۆتایی هێنان بە پاشماوەی سیمای دوو ئیدارەی لە هەرێمی کوردستان و دروستکردنی یەک ئیدارە لەسەر بنەمای حکومڕانی و دامەزراوەی. هەردوو لا جەخت دەکەنەوە سەر بە تاوان ناساندنی شەڕی ناوخۆ و شەڕی دش بەلایەنە کوردستانیەکان. مادەی دەیەم هەردوو لا پابەندی خۆیان بە ڕەوایی شێوەکانی ڕادەبڕینی مەدەنیانە و ئازادی ڕۆژنامەی و دووپات دەکەینەوە ڕێوشوێنەکانی خۆپیشاندان و مانگرتن بە بەشێکی خەباتی مەدەنی و دیموکراسی و پیشەی و جەماوەری دەزانین. جەخت لەسەر ئازادی ڕادەربڕین بە شێوەیەکی ئاشتیانە و شارستانیانە دوول لە توندوتی ژیەکەینەوە. بەشی سێهەم مافی سربەخۆیی و ڕیفراندۆم. مادەی 11 هەردوو لا کۆکن لەسەرەوەی کە مافی چارەی خۆنووسین و ڕاگەاندنی سربەخۆیی مافی گەلی کوردستانە پێویستە ئامادەکاری هەمەلایەنەی بۆ بکرێت بۆ ئەنجامدانی ڕیفراندۆمیشەوە. ئەم بابەتە بابەتێکی نیشتیمانیە و لەسەر ڕۆشنایی بەرژەوەندیە باڵاکانی گەلی کوردستان لە پەرلەمانی کوردستان یەکلایی دەکرێتەوە. هەردوو لا کۆکن لەسەر ئەنجامدانی ڕیفراندۆم لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی سنووری هەرێمی کوردستان. بەشی چوارەم دەسەڵاتی دادوەری. مادەی 12 بڕگەی یەک هەردوو لا پابندن بە پێویستی سربەخۆییکردنی تەواوی دەسەڵاتی دادوەری و دادوەرەکان لە ڕووی وەزیفی و دارایی و کارژێڕی و زیاتر کارەکردنی دەستگای داواکاری گشتی و کۆتایی هێنانی دەستوەردان لە کاروباری دادگاکان و پێویستی هەموارکردنی هەردوو یاسای دەسەڵاتی دادوەری و داواکاری گشتی و سەرجەم یاسا پەیوەنددارەکان لە پێناوی بەدیهێنانی ئەم ئامانجەدا. بەرگەی دوو هەردوو لا پشتگیری لە دەسەڵاتی دادوەری دەکەین بۆ دامەزراندنی دادگای باڵای هەرێم بە سەرجەم تایبەتمەندیەکانیەوە. بەشی پێنجەم پەیوەندی هەرێم لەگەڵ حکومەتی فیدراڵ. مادەی 11 هەردوو لا کۆکن لەسەر پێویستی دۆزینەوەی چارەسەری گونجاو بۆ کێشەکانی نێوان هەرێم و حکومەتی فیدراڵ لە ڕێی دیالۆگەوە لەسەر بنەمای بەرژەوە نیشتیمانی و نەتەوەیەکان. مادەی 14 هەردوو لا پابەندبوونی خۆیان بە گێڕانەوەی کەرکووک و خانەقین و شەنگال و ناوچە دابڕێراوەکانی تر بۆ سەر هەرێمی کوردستان دووپات دەکاتەوە و بۆ یەکلاکردنەوەی کێشەی سنووری کوردستان بە ئەرچی نیشتیمانی و نەتەوایی دەزانین. بەشی شەشەم فراکسۆنەکان و تیمەکانی حکومەت. مادەی 11 هەردوو لا پابەندن بە دروستکردنی ئیئتلافێک بۆ فراکسۆنەکانیان لە پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەنجومەنی پارێزگاکان بە مەبەستی هەڵوێستی سیاسی و یاسایی. ئەم ئیئتلافەش کراوە دەبێت بۆ بەشدارکردنی فراکسۆنەکانی دیکە بە پێی پرۆتۆکۆلی تایبەت. بەرگەی دوو ئەم ڕێکەوتنە ڕێگا بە هەردوو لا دەدات بە لیستێکی هاوبەش بەشداری لە هەڵبژاردنە گشتەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزاکاندا بکەن. بەرگەی سێ ئەم ڕێکەوتنە هاوکاری و
هەماهەنگی تیمەکانی هەردوولا لە حکومەتی فیدراڵ و حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتە خۆجێیەکان دەستەبەرەکات. بەشی حەوتەم پێشمەرگە و هێزەکانی ئاسایشی ناوخۆ. مادەی 16 سەبارەت بە هێزی پێشمەرگە و هێزەکانی ئاسایشی ناوخۆ و ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان هەردوو لا کۆکن لەسەر بە دامەزراوەیکردن و بە پیشەییکردنیان. هەموارکردنی یاسای وەزارەتی پێشمەرگە و یاسای وەزارەتی ناوخۆ و یاسای ئەنجومەنی ئاسایشی کوردستان یان دەرکردنی یاسایەکی دیکە بۆ ئەم مەبەستە. بەشی هەشتەم پەیوەندیەکانی دەرەوە. مادەی 17 هەردوو لا کۆکن لەسەر بەدامەزراوەکردنی پەیوەندی دەرێکیەکانی هەرێم لەسەر بنەمای هاوسەنگی و بەرژەوەندی نیشتیمانیەکان و ڕێخستنیان بە یاسا. مادەی 18 هەردوو لا کۆکن لەسەر بڕگەیەک گەلی کوردستان استراتیجێکی کوردستانی هەبێت بە جۆرێک نەبێتە بەشێک لە شەڕ و ململانەی تائیفی لە هەردوو ئاستی عێراق و ناوچەکە. بەرگەی دوو لەسەر ئاستی کوردستانیش پشتگیری خەباتی ڕەوای گەلەکەمان لە پارچەکانی دیکەی کوردستان لە پێناوی هێنانەدی و بەدەستهێنانی مافەڕەواکانیانە دەکەین. بەشی نۆیەم کەرتەکانی ئابووری و نەوت. مادەی 19 سەبارەت بە کەرتەکانی ئابووری و نەوت هەردوو لا کۆکن لەسەر بڕگەی یەک نەوت و گاز و کانزاکان و سەرچاوەکانی دیکەی دەهات مڵشی گشتین گەڕان و دۆزینەوە و دەرهێنان و بەکارهێنان و بەڕێوەبردن و مامەڵەکردن پیانەوە و داهاتەکانیان بە شێوەیەکی شەفاف و دامەزراوەیی بێت لە ڕێگەی دامەزراوە دەستوریەکانەوە بە جۆرێک کە مافینەوەکانی ئێستا و داهاتوو دەستەبەر بکات. بەرگەی دوو خۆ دەرباسکردن لە تاک سەرچاوەی داهاتوو پەرەپێدان بە کەرتەکانی کشت و کاڵ و پیشەسازی و گەشت و گوزار و بازرگانی. بەرگەی سێ ئامادەکردنی پرۆژە یاسای پێویست و هەموارکردنەوەی یاسا پەیوەنددارەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی قۆڕخکاری و شێبڕکێی ناڕەوای سەرجەمبوارەکانی وەبەرهێنان و بازرگانی. بەشی دەیەم ڕاگەیاندن. مادەی 20 دەستگاکانی ڕاگەیاندنی هەردوولا بە گیانی تەباییەوە هەماهەنگی یەکتری دەکەن بۆ پابەندبوون بەم ڕێکەوتنە. بەشی 11 حکومە کۆتاییەکان. مادەی 21 لایەنەکانی ئەم ڕێکەوتنە مافی ڕێکەوتن یا پەیمان بەستنیان هەیە لەگەڵ لایەنی سیاسی دیکەدا بەمەرجێک بە هیچ شێوەیەک ئەو ڕێکەوتن و هاوپەیمانیە پێچەوانە و ناکۆک نەبێت لەگەڵ هیچ کام لەم مادە و بڕگانەی ئەم ڕێکەوتنە. مادەی 22 ئەم ڕێکەوتنە بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان و چەسپاندنی پرانسیپەکانی دیموکراسیە و هەر لایەنێکی دیکە بە ڕەزامەندی هەردوولا بۆی هەیە بێتە ناو ئەم ڕێکەوتنەوە. مادەی 23 پاش واژۆکردنی ڕێکەوتنەکە هەردوولا دەتوانن پرۆتۆکۆل و پاشکۆی بۆ زیاد بکەن ئەو پرۆتۆکۆل و پاشکۆیانە پاش واژۆکردنیان بە بەشێکی گیانەکراوەی ڕێکەوتنەکە دەژمێردرێن. مادەی 24 سەرکردایەتێکی هاوبەش بۆ هەماهەنگی و بە دواداچوونی جێبەجێکردنی ڕێکەوتنەکە لە چەند ئەندامێکی هەردوولا پێک دێت و ئەم سەرکردایەتیە بەرپرسیارەتی ڕێخستنی پرۆتۆکۆل و پاشکۆکان دەگرێتە ئەستۆ و لە کاتی پێویستدا لیژنەی کاتی و تایبەتمەند دروست دەکات. مادەی 25 بڕگەی یەک ئەم ڕێکەوتنە پاش واژۆکردن و گۆڕینەوەی دۆکۆمێنتە واژۆکراوەکانی کاری پێدەکرێت. بەرگەی دوو دەکی تەواوی ڕێکەوتنەکە لە میدیاکاندا بڵاو دەکرێتەوە و ڕای گشتیشی لێ ئاگادارەکرێتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕات.